ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. شەماڵ عەلی جاریشکە لە ڕێگەی کەناڵی هیواوە لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەک لە زنجیرە بەرنمەکانی ڕێزگرتن لە یاد و ناوی خواناس وریا. ئەوانەی کە تابعی دۆخی کوردستان بکەم دیارە کەم کەسێ نەیزانی کە مانگێک لەمەوبەر یا مانگێک و چەند ڕۆژ لەمەوە 22 مانگی جوون مانگی 6 خواناز وریا لە شاری چەمچەماڵ بە دەزڕێژی گولە لەلایەن کەسێکی هاوتەمەنی خۆیەوە سەبارەت بە ڕەخنەیەکە لە ئیسلام و لە دین گرتە بووی یا گاڵتەیە کە بە دەقە دینیەکان کردبووی یا ڕەمزە دینەکان کردبووی لە ناو بازاڕی چەمچەماڵ، یا بڵێن بەو تۆمەتە بەو تاوانە لە ناو بازاری چەمچەماڵ بە دەزڕێژی گولە تیرۆر کرا. من وەک ئەرچێکی سەرشانی خۆم لەو کاتەوە زنجیرێک بەرنامەم سەبارەت بە هەڵکشانی ئیسلامیزم لە کوردستانە پێشکەش کردووە و لەم بەرنامەیە چەندین هاوڕێ ئازیز بەشداری من بوون و لەگەڵما هاوکاریان کردووە یاخود بیر و بۆچوون و تێڕوانی خۆیان سەبارەت بەم مەسەلەیە و بەم باسە دەربڕیوە. دیارە لە ڕوانگەی جۆر بە جۆرەوە ئەکرێ باسی هەڵکشانی ئیسلامیزم لە کوردستانە، هۆکارەکانی چی وای کردووە ئەم فەرهەنگە و ئەم جوڵانەوەیە بەم شێوازە بەربڵاوە بڵاو ببێتەوە بە تایبەت لە نێو هەژارترین و پراوێز خراوترین توێژەکانی کۆمەڵگەی کوردستانە. من لە بەرنمەکانی ڕابردووە هەوڵمدا کە بچمە سەر ئەو هۆکارە ئاستیانە و ئەو هۆکارانەی کە بنەمای ئەم دەرکەوتنەی پێکهێنا و دروست کردووە بە جیاواز و بە شێوازێکی جیاواز لەو تێڕوانینە باوەی کە قسە لەسەر ڕۆڵی دقا ئاینیەکانەکە یاخود ئەوەی کە لە مێژووی ئیسلاما بووە لە دەرکەوتنی ئەم دیاردەیە. زۆرتر من چوومە سەر فاکتەرە مادیەکان و قسەم لەسەر دۆخی کۆمەڵایەتی کوردستان کە لە ئێمە لە چ دۆخێکاوە کۆمەڵگەی کوردستان بە چ مێژوویەکە هاتووە و چی لەگە خۆیان هێناوە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە. دواتر لەسەر دۆخی ئابووری ئەم کۆمەڵگایە قسەم کرد، قسەم لە سەر کاریگەریەکانی فراوانبوونەوەی قەڵەشتی چیناتی لە کوردستانە کرد، قسەم لەسەر ئەوە کردکەوەی کە پێوتە لیبرالیزمی نوێ چۆن لە کوردستانە بەرجەستە بۆتەوە ڕەنگی یاوەتەوە وەچی لە کۆمەڵگەی کوردستان کردووە چ دۆخێکی هێناوەتەکایەوە. دیارە خۆشحاڵە بم هاوڕێیانێک کە بینەری ئەم بەرنمەیەن ئەگەر لە ڕێگەی خۆیانەوە بتوانن بە فراوانترین یاخود ڕوبەر ئەم بەرنمەیە پەخش بکەن لە ڕێگەی سۆشیال میدیا و چ لە ڕێگەی فەیسبوکەوە بێ لە ڕێگەی شێوازەکانی تر و هۆیەکانی تری سۆشیال میدیاوە بێ ئەم بەرنمەیە بڵاو بکەنەوە و لینکەکەی لە لای خۆیان دابنێن بۆی بینەرێکی زۆرتر ئەم بەرنمەیە ببینێەوە کەسانێکی زۆرتر لەگەڵ ئەم بەرنامانەیە تەفاعول بکەن و ڕای خۆیان دەربڕنیا بەشداری بکەن. بەرحاڵ من قسەم لەسەر هۆکارە ئابوووریەکان کرد، باسی ئەو پراوێز خستنەم کرد کە بەشێکی زۆری کۆمەلگا لەم ڕۆژەیە پراوێز خراوە بە تایبەت ئەو بەشە لە کۆمەلگا کە لاون تازە لاون و دووبارە فاکتەرێکی تر کە لە جێگەی شرە ئاماژەم پێکرد تەرکیبی دیمۆگرافی کۆمەڵگەی کوردستانە کە بەشێکی زۆری لە گەنج پێک هاتووە لە لاو پێک هاتووە و ئەوانەی کە لە ژێر تەمەنی 25 ساڵەوەن ئەمڕۆ لە کوردستان ئەگەر هەر کەممان وتە بێ نیوە زیاتری کۆمەڵگەی کوردستان پێک دێنن، پڕن لە ئەنەرژی و تاقا، پڕن لە هیوا و ئومێد ئەم ئەنەرژیە و ئەم وزەیە و ئەم تواناییانە کە کب ئەکرێ کە پەک ئەخرێ ئەو ئومێدانە کە ئەنرێتە چاڵ کاردانەوەی
لێ ئەبێتەوە ئەم کاردانەوەیە بەشێک بە تووڕێی و بەڕق و بە پەن خواردنەوەی چینە و بغز لە بەرامبەر هەموو شتێکە کە بکرێت بغزی لە بژیرێ دەرەکەوێت. زۆر جار ئەمە ناتوانێت ئاراستەی ئەو دۆخە بێ کە ئەم واقعەتەی دروست کردو بۆ لاوان لە بری ئەوە تەوجیهی ئەو شتاکرێت کە ئاسانە کە بەردەستە. بەرحاڵمێشێک لە فاکتەرەکانی تر بوو لە بەشێکی تری بە بەرنامانەیە هاتمە سەر ڕۆڵی دام و دەستگای دینی یاخود دین وەکو دام و دەستگایەک لە کۆمەلگایە چه ئەو بیر و بۆ چوون و تێڕوانینە دینیانی کە لە کوردستانان باون چه مێژووی ئەو دامەزراوەی کە پێوترێ مزگەوت و دامەزراوە دینیانە یاخود ئەو کەسانی کە لە بواری یا نامراون بە پیاوانی ئاین یاخود زانایانی موسڵمان زۆر جار ئەمانە ڕۆڵیان چی بووەوە لە ڕابردووە چه دەورێکیان بینەوە تا من لە مێژووی کوردستانە. ئەمڕۆ کاتی ئەوەیە کە بچینە سەرەوەی چی بکرێ لە بەرامبەر ئەم دۆخەیە چی بکرێەوە بە بڕای من ئەوەی کە پێویستە و لە توانایە ئەنجام بدرێ مەرج نییە ئەو شتێک کە ئایدیاڵە لە تێڕوانینی ئێمەوە قابلی ئەنجامدان بێ قابلی جێبەجێکردن بێ و تەطبیقکردن بێ و مەرجش نییە ئەوەی کە ئەنجام نادرێەوەی کە ئەمڕۆ ناتوانرێ ئەنجام بدرێ نەخشەی بۆ دانەنرێن و پلانی بۆ دارێنی بۆی لە داهاتوە ئەنجامی بین. سەرنجام پێویستە قسە لەسەر ئەوە بکەین کە چی ئەتوانێ وەڵام بەم دۆخەباتەوە و چین ئەو مەدانانەی کە ئەبێ ئەم بەرەنگاریە لەگەڵ ئیسلامیزم تیا بەرجەستە بێتەوە. من دیارە زۆرێک لە کەسانێک کە باسی ئەم ڕاوتە ئەەکەن زۆرتر پیان خۆشە نایبنەن ئیسلامی سیاسی و باسەکە وەکو باسێکی سیاسی لێ بکەن گوایە هێزیی سیاسی دیاریکراوە ئەوێ کۆمەلگا بەڕێوە بەرێ ئەوەی کە بەسەرم بۆ نمونە لە ئێرانە لە دەسەڵاتایە ئەوەی کە لە سوودانە لە دەسەڵاتا بوو یاخود لە ئەفغانستانە ئێستا کۆمەلگا بەڕێوە ئەبا وا ئەیانەوێ ئەوەی کە مەسەلەن لە تورکیا دەسەڵاتی بەدەستەوەیە ئەو ئەحزابانی کە لە کوردستانە ئەیانەوێ دەسەڵاتی هاوشێوە وانە دروست بکەن ئەم بەرەنگارێ لەگەڵ ئەوانە بەرجەستە بێت. وەڵام من وا ئەزانم کە ینی تێبینی من و سەرنجی من لەسەر ئەوەیە کە ئەم جوڵانەوەکو ڕوتێکە لە کۆمەلگایە موجودە وەکو فەرهەنگێکە هەیە وەکو دام و دەستگایە کە دروستی کردووە نەک تەنها سیاست نەک تەنها لەو جێگەیە کە حزاب دروست دەکات و سیاست دەکات لەو جێگایشا کە پێ وایە هێزێکی غیرە سیاسیە و لە کەناری کۆمەلگای خەریکی بڵاوکردنەوەی بیر و باوەڕی خۆەتی لەو دۆخەشا پێویستی بە بەرەنگار بوونەوە هەیە و ناکرێمە لێ بگەڕین خودت ئەوە مەسلێکی ئاسایی بێ بەلامانەوە کە شوێنە چەپ و شوێنە پەراوێزخراوەکانی کۆمەلگا و جێگایانی کە هەژاری و نەبوونی و بێبەشی تایە هێلانەی کردووە لەوێ هێلانەی ئەم ڕەوتە دروست ببێ و پێمان وابێ ئەمە مەسلێکی سادە و ئاساییەوە ئەمە کرێ قبول بکرێ. ئەمە ئەگەر تەنانەت وەکو سیاسەتی شتابیری لە خۆی نەکرد بێ خودی بوونی ئەمە هەڕەشێکی گەورەیە بۆ سەر هەموو هەنگاوێکشی یاخود هەوڵێکی ئازادی خوازان لەم کۆمەلگایە نەک تەنها لە بەرەوەی کە ئەم هێزە ئەتوانێت هێزێکی زۆر تێک دەربێ ئەگەر بەم ئایدۆلۆژیە تێک دەرانێ و گۆش بکرێ بگرە لە بەرەوەی ئەم هێزە ئەساسەن ئەتوانێت هێزی بردنە پێشەوەی کۆمەلگاوە هێزی بەرەنگار بوونەوەی هەژاری و مەحرومیت بێ ینی لە بری ئەوەیە و هێزە مەحرومە و هێزە پەراوێز خراوە ئەو لا و گەنجانەی کە توانای خۆ پێگەیاندن یاخود ژیانێکی بەدیهێنانی ژیانێکی ئینسانیان نییە لە بەرامبەر سیستەم و نیزامێکە ڕابوەستنەوە بچن پەران ببەنە بەر ئایدۆلۆژیەشی لەم بابەتە کە هەموو ئەوەشی کە هەناسە ئازادی یاخود ئەو تۆسقاڵ و پەراوێزە لە ئازادی لە کۆمەلگایە هەیە ئەوەش بە ئینسانەکان ڕەوانە بینێ ئەمەیتر کارە ساتێکی گەورەیە پێویستە پێچەوانەکەی ڕازی پێویستە ئەو ماتریاڵاوە ئەو هێزە پەراوێز خراوە هێزی ئاڵوگۆڕی شۆڕژێڕانە و بەرەو پێشبردننی کۆمەلگا و بەرەو ئایندێکی باشتر بێ نەک ئەوەی کە ئێستای بینی. بەرحاڵ من نەزانم کە هاوڕێنێک ممچینە دۆست حەز بکەن و پیان خۆش بێ و ئارەزویان هەبێ بەشدار بن لەم بەرنمەیە
هەر هاوڕێک ئەوەی بوێت ئەتوانێت لە ڕێگەی ماسنجەر و ئاگادارم کاتەوە پێم بڵێ ئەوە ئەو من لیکی ئەم بەرنامەی بۆ نێرم و ئەتوانن لەگەڵمانە بەشدار بن. بەرحاڵچینە سەر باسەکان ئایا بە بڕوای ئێمە چۆن ئەکرێ بەرەنگاری ئەم تەوژمەوە ئەم دۆخە و ئەم ڕەوتە و فەرهەنگە ئیسلامیە لە کوردستانە ببینەوە. وەگوتم لە هەندێک لە ڕەوتەکان و تێڕوانینەکان پێیان وایە کە شەرحکردنی دقەکان، بڵاوکردنەوەی بۆ نمونە ڤیددیۆی مەلاکان، قسەکردن لەسەرەوەی کە ئەمە چەندێک دوژمناتی لە ئینسانیت و لەگەڵ ئەم سەردەمەیە هەیە، ڕوونکردنەوەی ئەوەی کە مەلاکان چۆن چۆنی لە دژی هەموو زانستێکن، لە دژی هەموو پێشکەوتنیەکەن، ئەوە باسکردنی ئەوەی کە لە مێژووی ئیسلامە چیمان دیوە، چیمان بۆ هاتووە و چیمان بۆ نووسراوەتەوە و چیمان پێوتراوەکە وایە پێغەمبەر و هاوڵانی لە کاری دزێ و ناشرین کردویانە، باسکردنی ئەمانە و دووبارە قسەکردن لەسەر ئەمانەوە مشینە خەڵک لەم تەوژمە ئیسلامیە دوور بخاتەوە و بیانێنێتەوە پۆش خۆیانەوە بڵێنێمە بە چه ئاراستەیەکە ڕۆیشتوین کە دیارامە بۆ خۆی کارێکە و بەشێکی زۆریش خەریکین لەسەر لاپەڕەکانی سۆشیال میدیا بە وتار، هەندێک لە یوتوبە یاخود لە شوێنی جۆر بەجۆرە لە کۆڕ و سیمیناراتی جۆر بەجۆرە ئەم کاران ناکەن. بەشێک لە سلێمانی هەتاکو ناوەندەکانی دەسەڵات هەندێک بڵاوکراوە و دام و دەستگایان دروست کردبوو گوایە بۆ ڕەخنەکردنی ئاین بەم جۆرەوە بۆ دەرخستنی لایەنە دزێوەکانی ئەو توراسە ئاینیەکە بە ئێمە گەیشتو ئەوانە گوایە ئەماتوانێت کۆمەک کەڵام ئەوەی لە ڕابردووا بینیمانەمە نەکەر کۆمەکی نەکردووە بگرە ئەم ڕەوتە ئیسلامیەت هادێ وشک مێشک وشکتر و دڕندانەتر لە بەرامبەر ئازادیەکانە دەرەکەوێ و تادێ ئەمە زۆرتر و زیاتر خەڵکی لە دەور کۆ بێتەوە زۆرتر و زیاتر خەریکە دەست بۆ کردەوەی تونند و تیژی ژەبە. ئەمە نیشانی ئەدا کە ئەم کردانە و هەندێک لەم بابەتە هەڵس و کەوتانە لە بەرامبەر ئیسلامیزمایەوە لە بەرامبەر دینە زۆر جار بڵین پەرچەکردداری پێچەوانەی هەیە لەبری ئەوەی کە ئەم بەم ئاراستەیە خەڵک هاان بدا یاخود ئەوەی کە کەمێک لەم قورسایی ئەم جوڵانە لە کۆمەلگایە کەم بکاتەوە هەستەکەی کە ئەمە زۆرتر و زیاتر ئەو ڕەتفعلانەی کە دروستە بێ زۆرتر و زیاتر ئەم قەزیە بە بەرجەستاکاتەوە خەڵکێکی زۆرتر تووڕە و بێزارەکە. ئەم ڕەخنانە بەشێکی لەگەڵ عاتیفە و سۆزی خەڵکا قساکە نەک لەگەڵ تێگەیشتن و تێڕوانینە و میتۆدێکە ئەمانە ئەم تەوژمە بەکاری دێنێ لە ڕەخنەگرتن لە ئاین و ئەوانە زۆرتر میتۆدەکە خودی میتۆدەکە لە ناوکۆکی خۆیان میتۆدێکی ئایدیالیستیە پێی وایە لە بری ئەوەی کە ئەوە بێ کۆمەلگا بێ یاخود دەوروبەر بێکە هۆکاری ئەوەیە کە بیر و بۆچوونێکی دیاری کرا و برۆ پیا بکات و بڵاو بێتەوە نا ئەوە بیر و بۆچوونێکی دیاری کراوە لە مێشتی خەڵکە کەوای کردووە خەڵک دەرگیری دۆخێکی بنالەبار ببن ینی لە بری ئەوەی کە هەوڵدان بێ بۆەوەی کەوا دۆخی کۆمەلگا بگۆڕین لە هەموو ناحەکانەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە زۆرتر قسە لەسەر ڕووی فەرهەنگیەکەوە پێی وایە گەر کۆمەلگا لە ڕووی فەرهەنگی و پێشکەوتن و پێشڕووی بەخۆیەوە بینی باقی مەیدانەکانی تر چارەسەر بێ. گومانێک لەوەیان نییە کە ئایدۆلۆژیا ئەو شێوازی کە خەڵک بیری پێکاتەوە لە ژیانی خۆی لە دەوروبەری خۆیانە کاریگەری ئەبێ لەسەرەوەی کە چی بکات چ کاردانەوێک لە بەرامبەر دۆخیشی نالەبارەکە بەستەری هاتووە نیشان بدە. بەڵام لە سەرتا بێ ئەوە بزانین کە وەرگرتنی بیر و بۆچوونێک و تەسەوریشی دیاریکرا و زادە و بەرهەمهاتی کۆمەڵێک فاکتەری جۆر بە جۆرە و تەنها نەزانین نییە و ئەگەر مەسەلە نەزانین بێ کوردستان و وڵاتی ئێمە 40 ساڵ 50 ساڵ لەمەوبەر گەلێک زیاتر لە ئێستا نەخوێنەواری تیا بوو 6 ساڵ لەمەوبەر گەلێک زیاتر لە ئێستا ئاگاداری لە دنیا و ئەوانە کەمتر بوو
6 ساڵ بەر لە ئێستا ئێمە کەم خەڵکمانە بینێ تەنانەت بگاتە زانکۆ ینی ئەقلێتێک و کەماتێکی کەم لە کۆمەڵگا زانکۆیە بینی ئاشنا ئەبوو بە زانستی تازە و زانستی نوێ بەڵام لەگەڵ ئەوەیە ئەم تەوژمە ئیسلامیە دواکەوتوانەیە زۆر بەدەگمەن ئەفرادت ئەبینی کە بەم جۆرە و بەم دواکەوتویە بیر بکەنەوە یاخود بەم ئاراستەیە بیانەوێ کار بکەن یاخود ئەمە بڵێن ڕێنیشاندەری تەسەڕوفاتەکانیان بێت لەم ئەم بابەتە ئایدۆلۆژیانە ئەمڕۆ ئێمە لە ئاسری لە سەدەی خەریکە چارێکێکی سەدەی 21ش تەواوەکەین لە جەرگەی ئەم پێشکەوتە تەکنەلۆجیە گەورەی دنیا لە جەرگەی کرانەوەی دنیا بەڕووی یەکا و تێکەڵبوونی فەرهەنگەکاندا لەگەڵ یەکا لە جەرگەی ئەم هەموو زانیاریە کە ڕۆژانە پەخشە بێتەوە بڵاوە بێتەوە و سابتبوون و ئیسپاتبوون و سەلماندنی گەلێک لەو تیۆریانی کە پێشتر مەسەلەن نەکرا 6 ساڵ لەمەوە بەربوو ترێکە ئەمانە هێشتا ئیدعایەکی وا هەبوو کە هێشتا ئەمانە سابت نەبوون و تەسبیت نەبوون بۆ نمونە بیردۆز و تیوری پەرەسەندن بەڵام لە دۆخێکی وەکو ئەمڕۆیە ئەبینی سەرباری ئەوانە ئێمە بەرەو پاشگەڕانەوەیشی زۆر گەورە ئەبینین کەواتە باسەکە سەبارەت بە زانست و بە بڵێن توانای بە خوێندەواری بەوەی کە بیرکردنەوە و پەیوەندی بەمانەوە نیە زۆرتر پەیوەندی بە دۆخێکەوە هەیە کە ناومێدی و دۆخێکی نالەباری ئابووری وەک باسم کرد نەبوونی نەداری بێ ئایندەیی بێ ئاسۆیی بێ ئومێدی تێکەڵ بە گەندەڵیەکی سیاسی دەسەڵاتێکی سەرکوتگەرانی سیاسی هەموو ئەمانە ئەم دۆخیان دروست کردو کە ئەم ئایدۆلۆژی ئەم فکرە زاڵ ببێ بەم معنایە من ئەم ڕێگایە بە ڕێگایشی نادروست و کارساز ئەبینم و هەندێک جار ممکنە نەتائیجی پێچەوانەشی لێ بکرێتەوە کە بە تەنها باسەکە لە چوارچێوەی نیقاشێک و کێشمەکێشێکی دیاریکراو لەگەڵ ئەفکاری کۆنا ببینیتەوە یاخودەوەی کە ئیسپاتی کێکە دینی ئیسلام دینێکی کۆنەپەرستانێ یاخود دژی ئینسانیە یاخود ئەمام دینە لە ڕابردووە ئاوای کردووە بەم جۆرە هاتوون قەتڵ و عامی خەڵکیان کردووە یاخود فتوحاتەکانی کرد دیارە هەمووی ڕاستە هیچ گومانێک لەسەر ئەوە نییە مامەوە کە بۆ ئیسلام ڕاستە بۆ تەواوی دیانەتەکانی تریژ ڕاستە بۆ تاریخ و مێژووی کە لە ڕابردبووە ڕاستە محەممەد پێغەمەری ئیسلام کەسێک بووە لە پێش جەنگیزخانیش ینی لە مستەوای ئەم جۆرە لە فەرهەنگ و ئەم جۆرە لە ئەخلاقیات و هەڵسوکەوتە لە ئەخلاقیات و فەرەنگە هەڵسوکەوتی کردووە ئەویش کەسێک بۆ لە بیئەکەی خۆی شتێکی جیاواز نەبوو لە هەموو ئەمانە دقیقن و ڕاستن بەڵام ئەوەی کە کەسێکی لەم بابەتە نەک تەنها بەحسا پەیامبەر بوونەکەی ئەوەی کە نوێنەرایەتی خواکە یاخود پەیامی خوای پێ لەسەر زەوی ئەوانە بگرە خراپترین و نالەبارترین ئەو تەسەڕوفاتانەی کە دراوەتە پاڵی یا کردوێتەوەی تر بە موسڵمانەکان و ئیسلامەکان و ئیسلامەکان خۆیان جواب بدەنەوە چی ڕاستە ئەنواع و ئەشکال شتی دزێ و ناشین کە خراوەتە پاڵی هەموو ئەمانە تەقدیسکی هەموومانە بە سونەت بزانانی هەموومانە بە شتێک بزانی کە ئەکرێ لاسایی بکەیتەوە ئەم ڕۆژ دووبارە بیکەیتەوە بەرحاڵ ئەمە ئەم مامەڵەکردنە لەگەڵ دینا دیارە بە مەسەلەکار تەنها پەیوەزنیە بە ڕابردووی ئیسلامە بۆی کەوا ئیسلام لە ڕابردووە چی بووە پەیوەستە بۆی کەوا دۆخی ئەو خەڵکە چۆنەوە لە چ دۆخێکامیان قوبول کردووە بەم معنایە بەرەنگاربوونەوەی کەسانی ئالمانی کە دیارە من کەسانێکە ئالمانی کەسانێکە ئەیانەوێت دین لە دەوڵەت بێتەوە کەسانی ئەیانوێت کە دین ببێتە کاری شخصی ئینسانەکان کەسانێکە ڕخنیان لە دین هەیە کەسانێکە یانێت لە چوارچێوەی ئەو سنووقەوە و قەفەزەی کە ئاین و ئیسلام بە تایبەتی لە کۆمەلگای بۆ دروستکردن دەرباز بن و ئەوانە من خۆم لە سەنگەری ئەوانەیە بین و من داکوچی لەوانەکە من نازانم خواناس بە چ زمانێک ڕخنەی لە قورئان و لە پێغەمەر و لە محەممەد و بەچ شێوازێک خۆی لەمانە جیا کردوتەوە ئەوانە بەڵام بە هەر شێوازێک کرد بێتی و هەر شێوازێکی بەکارهێنا بێ مافێ لە مافەکانی خۆی ممارەسە کردووە لە جێگایەکە وەستاوە کە ڕەخنەگر بووە لەم ڕابردووە و من بە معنایە خۆم
لە سەنگەری خواناس و خواناسەکانە یاخود نەک خواناسەکان بە معنای کەلیمە مەبەستم ئەو کەسانەیە کە وەکو خواناس بیرەکەنەوە وەکو خواناس هەڵوێستەکردن لە بەرامبەر ئیسلام. من خۆم لە سەنگەری ئەوانە بینم و پێم وایە ئەبێ هەموو شێوازێک و هەموو ڕێگایەک بژیرێتە بەر بۆ داکوچیکردن لە مافی ئەم کەسانە لە تعبیرکردن لە خۆیان. کەسانێک کە لادینین لە کۆمەڵگەی ئێمەیە، کەسانێک کە ئەو گروپن کە بڕوان بە هیچ ئاینێک نییە، وەکو هەر بەشێکی تری کۆمەلگای ئێمە مافی ئەوان هەیە تعبیر لە بلو بۆ چووی خۆیان بکەن، مافی ئەوان هەیە گویان لێ بژیرە، مافی ئەوان هەیە کەناڵەکانی تەلەڤیزیۆنیان بۆ واڵا بکرێت و قسەی خوانی لێەوە بکەن، مافی ئەویان هەیە کە لە هەر جێگایەکە کە ئەوان خۆیان پێیان خۆش بێ فرسەتی ئەوە هەبێ فرسەت دروست بکرێت کە خەڵک گویان لێ بگرێ. ئەگەر خەڵک مەجبورەکرێ نەخۆشی مناڵی نەخۆشت هەیە یاخود بێتاقەتی هیلاکی ماندوی و ئەوانە دراوسی مزگەوتی بەیانی زوو سعات 4 و 5 بەیانی لە شێڕێخەوە لە شتیرینی خەواشی ڕێی مەلا خەبەر دەکاتەوە، ئەوانە هاواری ئەڵڵاه ئەکبەر و ئەوانە خەو لە خۆت و خێزانت و نەخۆشت و پیرت و گەورەت و بچووکت و مناڵت و ئەوانە ئەزڕێنێ. ئەمە کە بووە بە شتێکە بڕای من پێچەوانی هەموو زەوقێکە پێچەوانی هەموو بڵین کولتورێکی ئینسانی و ئەمڕۆیی و ئەوانە ئەگەر ئەمە لە کۆمەلگای ئێمە تەسبیت بۆ کراوە ئەو دەم ئەوانەی کە وەکو خواناز بیرەکەنەوەوانە نەک هەر ناوێت لە سەرجادە ئازادانە بگەڕێن بەبێ ئەوەی لە ژیانی خۆیان ترسیان هەبێتوانە ئەبێ هەموو فرسەتێکیان بۆ فەرەهەم بکرێ بۆی تعبیر لە خۆیان بکەن، بۆی تعبیر لە بیر و بۆچوونی خۆیان بکەن وە بڵێن ئەوان چیانێت. ئەمە مافێکی بێ ئەم لاو ئەولای ئەم گروپەیە. ئێمە چ تەسەورێکمان هەیە لەسەر دین و چ تەسەورێکمان هەیە لەسەر ئەوەی کە ڕۆڵی ئەم ئیسلامیزمە لە دواخستنی کۆمەلگایە هەرچیەکە، ئەمە هەمووی بە جێگای خۆی سەرەتاوە بێ ئەوەی کە هیچ تەردیدێکمان هەبێ ئێمە بێ هەر کەسێک شرافەتمەندە ئازادی خوازە مانایشی ئازادی زانێ ئەوانە ئەبێت لە سەنگەری خواناسەکانە بێت دیفاع لە مافی ئەوان بکە. و من ئەمە بە ئەشتی سەرشانی خۆمەزانم و بە هیچ شێوازێک لاری مدەوە نیە. مەبەستمەوەی سەرەتا ئەوە بڵێم ئەگەر ڕەخنەشم لە شێوازی دەربڕینی ئەمانە هەبێت کە ڕەخنیان لە ئاینە بە چ شێوازی قسەی خۆیانەکەن وانە، بەڵام بە هیچ جۆرێک ناکرێت لەسەر ئەو شتان و ناوروشی و قسانەی کەنەوە هەڵوێستێک کە هەیەە لە بەرامبەردینە بە هیچ جۆرێک نەک هەر هەڕەشە لە ژیانیان نابێ بکرێ، نابێ هیچ بەرتەسچیەکی شام بۆ دروست کرێ. بەهەرحاڵ من جارێکی کە دووبارەیەکەمەوە هاوڕان لە لای خۆتانەوە ئەگەر بکرێ ئەم پەخشە لە ڕێگەی سۆشیال میدیاوە لە لای خۆتانەوە پەخشکن تا بینەرێکی زۆرتر لەگەڵمان بەشدار بن و ئەگەر هاوڕێیانێک ئەیانەوێ لەم گفتوگۆیە باری سەرنجی خۆیان دەربڕن و ئەوانە دەرگاواڵایە تەنها لە ڕێگەی کۆمنتەوە ئەتوانن ئاگادارم بکەنەوە یاخود لە ڕێگەی ماسنجەرەوە ماسنجەری فەیسبوکەوە ئاگادارم بکەنەوە من هەر لە ڕێگەی ماسنجەرەوە لینکی بەرنمەکانیان بۆ نێرم کە بێنە ناوە و لەگەڵ من سەبارەت بەم قسانەیتر بە باری سەرنجیان لەگەڵ من بێ مخالفی من بێ کێشە نییە ئەتوانین لێرە گفتوگۆ بکەین و لە سەروانی کە پێویستە بکرێ قسە بکەین. بچینەوە سەر مەسەلەکە وتەمامە بەبێ چەند و چوون داکۆچیە لە مافی ئەوان بۆ دەربڕینیان، بەڵام ئەم گروپە بەم شێوازەوە بەم کەمایەتیە کە لە کۆمەلگایە هەن ئەوە چۆنە لە سنەتی ئیسلامەڵێ ئەضعف الئیمانەوە ئەضعف الئیمان تو دیفاع لە مافی ئەمانە بکەی کە تعبیر لە خۆیان بکەن یا مافیان هەبێ کە نوێژ نەکەن یا مافیان هەبێت کە ڕۆژوو نەگرن و ڕۆژانی ڕەمەزان و ئەوانە و ئازادیانە ممارسە بکەن کە ڕۆژانی ترکردویان و ژیانی ئاسایی خۆیان بکەن. ئەمە شتێکی زۆر زۆر سەرەتاییە. قسە لەسەرەوەی چۆن ئەم گروپە بتوانن لەگەڵ خوانە ئەم گەنجانەوە ئەم خەڵکە ئازادی خوازانە لە کۆمەلگای کاریگەریان زۆرتر بێت. بەکار نایە کە تۆ ئازادی خواز بیت و فرسەت هەبێت تعبیر لە خۆت بکەیت و ئەوانە، بەڵام نەتوانی کاریگەری لەسەر ژیانی خۆت دابنی و نەتوانی کاریگەری لەسەر دەوروبەری خۆت دابنی و نەتوانی خەڵکانی تر بەرە و دەرچوون لەم دۆخە نالەبارە بانگێش بکەیت. بەڵام ئەمانە چۆن ئەم کارە بکەن؟ من دێمە سەرەوەی کە بەرەنگاربوونەوەی ئیسلامیزم لە کوردستانە بێ بەرەنگاربوونەوەی هەژاری و نەداری ئیمکانی نییە.
بێ بەرەنگاربوونەوەی ئەم ناوئومێدی کە باڵی کێشاوە بەسەرم کۆمەلگایە ئیمکانی نییە بێ ئەوەی کە خەباتێکی هەمەلایەنە لە دژی تەواوی ئەو دۆخە بکرێکە دەرگیری بووین لە کوردستانە ئیمکانی نییە و ئەم خەباتەش تەنها خەباتێکی سیاسی و مزاهرەکردن و مانگرتن و ڕێگەگرتن و دەربڕینی ناڕزایی بە شێوازی جۆرا و جۆر و ئیمزا کۆکردنەوە چوونە بەردەمی قامت و چوونە بەردەمی فلانە دایرە و فیسایرە دایرە یاخود ناڕزایی دەربڕین لە بەرامبەر لە ناو زانکۆیە لە سەرجادەکان لە بەرامبەر بڕیارەکانی زانکۆیەمانە نین ئەمانەمان دیوە کراون و کاری باشن بەڵام تەنها بەرەنگاری لە بەرامبەر هەژاری لە بەرامبەر نەبوویە ئەمانە نین ئەوێ ئەمە بیرمان بێ ئەوەش لەبەر چاو بگرین کە تۆڕەکانی تۆڕە سەلەفیەکان تۆڕە ئیسلامیەکان لە کوردستانە بەتەنها لە مزگەوتا بەتەنها باسی ئاین و باسی دین و باسی خورافاتی 1400 ساڵ لەمەوبەر ناکەن ئەم ڕەوتە و ئەم جەریانە بە پارە و پولێکە لە ڕێگای دەوڵەمەنەکانی خەلیجەوە خراوەتە بەردەستیان بە ئیمکاناتێکە لەلایەن پارتیویچێتیەوە بە بەردەوامی پیان نەدرێ بە فرسەتێک و بە بوارێکە بۆیان ڕەخساوە بەوەی کە خودی چینی دواکەوتی کۆمەلگای ئێمە چینی سەرمایهدار و تاجر و مشەخۆری کۆمەلگای ئێمە کە ئەوێ بە جۆرێ لە جۆرەکان ئەم دنیای کڕیوە ئەو دنیاش بکڕێ بە کۆمەچی ئەم بەحسابی خوان ئەو دنیاش بکڕن بە کۆمەشی ئەم ناوەندە کۆنە پەرستانە ئەمانی کە پاریان هەیە ئەم تاجرانی کە لەبەری چڵکاوی دەسەڵات و گەندەڵی دەسەڵات و ئەمانە دەوڵەمەند بوون بە پارەیە بەم پارە و پولانە تۆڕێکی گەوریان لە بەرژەوەندی دروست کردووە لاوانێک کە پەیوەستە بنم بەم ناوەندانەوە بە تەنها باسەکە هەر لەو سەرەوە نییە چن بۆ مزگەوت و فێری دین و دیانەت و قورئان و شتانیانەکەن زۆر جار ئەم ناوەندانە ناوەندی ئابوورین کۆمەگەکرێن کە پرۆژەی ئابووری پشکۆلە پشکۆلە دروست بکەن و ئەوانە کۆمەگەکرێن کە پرۆژیانی هاوسەری پێک بێنن کۆمەگەکرێن کە لە هەتا لە قوتابخانەیە زۆرجار ئەم گروپانە دەرسی مەکتەب و ئەوانە و دەرسی تەقویەدا ئەنێن ئەمانە ئەم جۆرە کارانە کارە کۆمەڵاتیانە کە ئیکەن بۆتە پشتیوانە و پاڵپشتی ئەو ئایدۆلۆژیە کۆنە پەرستانەی کە هەیەە باسەکە تەنها هەر لەسەر بڵاوکردنەوەی ئایدۆلۆژیا و فکرنی ئەمە هەر لێرە هەر لە کوردستان ڕاز نییە لێرە لەم سویدیا کە من لە ناو ئەو ناوەندە پراوێز خرا و ئەو ناوەندە هەژارانە لە سویدا هەڵس و کەوت دەکەم و تیانە کارەکەم و ئەمە چالاشی ئەنجام بەمەوانە لێرەش ئەوە دەرەکەوێت لێرە مزگەوتەکان لە شوێنێکی وەکو ستۆکهۆڵمە تەنها بۆ نمونە هەر شوێنی ئەوە نین کە خەڵک نوێژی جەماعەت پێکەوە بکەن یاخود بڕۆن لەوێ یەکتر ببین و دابنیشن نوێژ و تاعات بکەن باسەکار ئەوە نییە ئەم مزگەوتانە شوێنی کۆمەکی جۆر بە جۆرن بۆ چوزانە مڕاجعکردنی دایرەی فلان پڕکردنەوەی فۆرمی فلان یارمەتیدان لە تەرجمەیە یارمەتیدان لە کاردۆزینەوەیە ئەمانە ئەو ناوەندانان کە بوونەتە ئەم پاڵپشتە ینی باسەکە لەسەرەوەیە ئەم ناوەندانی ئەم شوێنە پراوێزخانی کۆمەلگا لە بری ئەوەی کە دەوڵەت و دەسەڵات ئیمکاناتێک کە پێویستە فراهەمیکە بۆ ئەوەی کە پێوترێ سۆشیال سیفتی نێت یاخود بڵین یارمەتی کۆمەلگا بۆ ئەفرادەکان بۆی کەوا لە دۆخینا لەبەر دەرچن لە بری ئەوەی کە دەوڵەت و دام و دەستگا ڕاستمیەکان ئەم کارە ئەستۆ بگرن ئێمە لە دۆخێکی ئابوووریە وامان لێ هاتووە کە بەشێکی زۆری کۆمەلگا چوونەتە دەرەوەی ئەو خزمەت گوزاریانی کە دەوڵەت پێشکەشێکە لەبەرەوە تەعویزی ئەم خزمەت گوزاریانە لەلایەن ئەم ناوەندانەوە ئەکرێ کەسانێک کە ئازادی خوازن کەسانێک کە لە بەرامبەر ئەم تێڕوانینە ئەیانوێ بوەستەوە ئەیانەوێت جێپێ بەم ئیسلامیزمە لێش بکەن نابێت تەنها لە مەجای فکر و بیر و بۆچوونە بمێنەوە من تێناگەم ئەگەر تۆ گرروپێک لە گەنجت هەیە لە گەڕەکەکەی خۆتە پێکەوە دانیشتون و ئەمانە گاڵتەتان لە قسەی مەلادێ ئەوانە بۆ بە تەنها بە گاڵتە پێکردن بە قسەی مەلا ئیکتیفاکەن ئایا لە نێوان خۆتانە ئێوە تۆڕێکی واتان دروست کردووە کە خەڵکی ترتان پێوە پێیوەست بێ کۆمەچیان بکەن ئایا تۆڕێکی واتە هەمیشە و دایم هاوکاریکردن پێکەوە کارکردن گیر و گرفتەکان ئەتوانێت کەمتر کاتەوە
ئەمە حەقی ئەمە منطقی ژیانی کۆمەڵایەتیە. خەڵک بۆیە بە کۆمەڵ ئەژی لەبەرەوەی بە کۆمەڵ ژیان ئەتوانن پێکەوە ژیان ئەتوانێ فرسەتێکی باشتر و دۆخێکی ئاسانتر بۆ ژیان فەرهەمکە. خەڵک بۆیە لێکتر نزیکە بنەوە. ئایا ئەم کەسانەکە بەم جۆرە بیرەکەنەوە لە خورافاتی دینی ڕزگاریان بووە پێکەوە هاوکاریان کردو دەستیەکە گوشن بوویکەوە پێکەوە کارێکی دیاری کراو بکەن بۆ کۆمەکردن بە یەکتر. مەبەستەمەوەیەکە جۆرەها کۆمەک ئەکرێ خەڵک لەگەڵ یەکترابی کە هەر لە هەرە وەزیەکانی بۆ نمونە بەکارهێنانەوە یاخود کاری هەرەوەزی لەو جێگانەیە کە پێویست بە شتێکی لەم بابەتاکە یاخود کۆمەکردنی خەڵکانێک کە پێویستیان بە کۆمەکە چ لە کار پەیداکردن نابێت چ لە پەیداکردنی پێداویستیەکانی ژیانە بێ یاخود هەرەوە هەر ئەوە کە گەنج پێویستی بەوەیە کە هاوسەرگیری بکە بۆ نمونە. ئایا ئەم جۆرە تۆڕانە ئیمکانی ئەوەی تایەکە ئەم فرسەتانە بخاتە بەردەسی گەنجان چونکە کە تۆ ئەمە ناکەیت کە دەوڵەت دەستی لەمانە کێشاوەتەوە ئەمە حەقیقەتێکە ئەم دام و دەستگایانەوە ئەم تۆڕە عنکەبوتیانی ئیسلامیەکان ئەوانە ئەم شوێنیان گرتوتەوە و ئیتر تەنها بە قسە بە تەواو نابێ ئەنی تۆ خەریکی کەسێکە لە شوێنێکە فرسەتێکی بۆ دروست بوو بۆیکەوە یارمەتی بدرێ و کۆمەک بکرێ و ئەوانە باز لەسەر بیر و بۆچوون و بیرروڕاکەی باسەکە بیرروڕانی باسەکە لە جێگایکی ترە. ئەوە هیچ کام کەسە ناومێدا ئەوە هیچ کام کەسە خۆی بە مەقهور و بە ژێر پێلەقەچووی ئەم دەسەڵاتە و ئەم سیستەمە ئەزانێ و نەبووە نەدارە بێمافە پەراوێز کراوە بێ نرخ سیر کراوە بەڵام جگەلەوە تەنها فرسەتێکە بۆی هەیە ئەتوانێت هەناسی تیابدا ئەوانە نزیکبوونەوەی لەم تۆڕە لەمە ئەمە ئیتر ناتوانێت بە تەنها بە ئایدۆلۆژیا و فکر وەڵام وەربگرێتەوە. ئێمە پێویستمان بەوەی هەیە کە شێوازی بەرەنگار بوونەوە لەگەڵ ئەم ئیسلامیزمەیە ئاڵوگۆڕی بەسەرابێ و خەبات لە بەرامبەر ئیسلامیزمە لە خەبات لە دژی هەموو ئەو ناڕەوایی و نابەراوەریان لە کۆمەلگای ئێمەیە جا نەکرێتەوە. لێرەیە من ئیسێگەکەم لەبەرەوەی ممکنە ئەم قسەیەوە تەفسیر بکرێ کە لە بری ئەوەی کە دابنیشین ئەم ڕەخنانە بگرینەوەمانە ئەمە هەڵگرین جارێ بڕنجارێ خۆمان کۆ بکەینەوە پێکەوە کار بکەین و دۆخی ئابووری و ئەوانەمان بگۆڕین و ئەوانە تاکو و مێشک و بیر و بۆچوونی خەڵکیش ئاڵگۆڕی بەسەرا بێ. زۆر کەس هەن لەوانە کە خۆیان بە چەپی ئەم سەردەمە و کۆمونیستیان سەردەمازان ئەم قسانە دووبارەکەن بە بڕای من قسانە پوچن ئەم قسانە پوچن یعنی وەختێک مەریوانی وریاقان ئەکان ئەڵێن مەزهب چیتر ئەفیونی گەلان نییە تۆی مارکسی یاخود توی کۆمونیزیا توی چە بەگەردی دانیشی ئەڵێ بەڵێ دین ئەفیونی گەلانە لە بەرەوەی دین پێداویستیەکە بۆی کەوا خەڵک هەموو ئازارەکانی لەبیر بچێتەوە و وەکو مادەیەکی بێهۆشکەر وایە بەڵام بۆ ئەوەی کە ئینسان لە مادەی بێهۆشکەر دوورکەوێتەوە باشتر وایە لە ئازار و ئەشکەنجەکانی دوورکەوێتەوە. خەریکی قسەیەکی دروستی مارکس لە 200 ساڵ لەمەوە بەرەکەیتەوە لە دۆخێکی زۆر زۆر نادروستی ئەمڕۆیە نزیک بە 200 ساڵ بڵێ 1970 ساڵ لەمەوە بەر مارکس ئەم قسانی کردووە. ئەمڕۆ تۆ بێ ئەم قسانە لەم دۆخی ئێستا بکەیت و ئەوانە بڕای من خەریکی حقایقێکی زۆر بەرجەستە لە ڕۆڵی دین و ڕۆڵی ئەم ئیسلامیزمە لەم ڕۆژەیە لە بەرچاو ناگری و لە بەرچاوی ون ئەەکەی. ئەم ئیسلامیزمەی ئەمڕۆ تەنها ئاهوناڵی کەسانی ئاهوناڵی چۆن بڵێن دڵە بێ هیواکان نییە یاخود ئەمە نییە ئەو گوڵانە نییە کە بێشەڵانی ئازارەکانی ئێمەی داپۆشیوە ئەمەی کە مارکس ئەم تعبیرانی بەکارهێناوە وەختی خۆی لەسەر دین و ئەوانە ئەوە نییە. ئەم دینە ئێستا ئینسان کوژە ئەم دینە لەسەر جادە ژیانە پێڕاوە نابینێتە دەخول لەسەر لە هەموو شتەکان ورد و درشتەکانی ژیان تاکەەوە بواری هەناست پێنادا. ئامرازێکی بەلاش و زۆر زۆر بێ ئازاری دەسەڵاتە بۆ کۆنتترۆلکردنی ژیانی تۆ و تۆ ناتوانانی لە بەرامبەر ئەم ئایدۆلۆژیا تەنها بە ئەم قسە پوچانەوە ئەم قسە بێناوەرۆکان ئیکتیفا بکەی گوایە تۆ زۆر شۆڕجێڕی زۆر پێشڕەوی تو ئەوانە ئەتەوێ دۆخی ئابووری بگۆڕی بۆی فکری خەڵک بووە ڕێوان نییە پێویست بەواکە هاوکات لەگەڵ خەباتە بۆ گۆڕینی
ژیانمان خەبات بۆ هەڵپێچانی ئەم بیر و بۆچوونە، ئەم دینە، ئەم سونەتانە، ئەم تەقلیدانە درێژەی هەبێ. تەحەداکردنی ئەم سونەتانە، ئەم تەقلیدانە کارێکی بەرجێ و پێویستە و لە هەر جێگەیەکە بەپێی تەوازنقیەوە ئیمکانی ئەنجامدانی هەبێ ئەبێ ئەنجام بدرێ. من بۆ نمونە زۆر باز لەسەر قورئان سووتاندن ئەکرێت کە ئەمە مخالەفەتی هەیە لەگەڵ ناسنامەی مسلمانەکانە و مسلمانەکان عەزیەت و ئازارەدا و نازانشی دیارە هەڵوێستێکی دیاریکراوم هەیە لەسەر قورئان سووتاندن لە سویدا باسیشم کردو و توشمە لە بەرنامەکانی ڕابردووە چۆن لەسەر ئەمە بیرەکەمەوە. کەسێکی ڕاستیست و میلیشیاییەکی کۆنی عێراقی کە هاتۆ لێرەوە بە ئەندامی حیزبێکە ڕەگ و ڕیشەی نازی هەیە بە دوژمنایەتیکردنی مسلمانان، بە دوژمنایەتیکردنی ئەوانی خۆیان بە مسلمان ئەزانن، بە تەوهینکردن پێیان دێ قورئانە سووتێنێ. ئەمە ڕەت کراوەتەوە لەلای من و هەر کەسێکیش نایەوێ سنووری خۆی لەگەڵ ئەم کەسە ڕاستیستانەیە دیاری بکاتەوەوانە خۆی بە چەپەزانێ با بۆ خۆی بیکە. بە بڕای من سنووری خۆم لەگەڵ ئەو نەوعە چەپانەیە زۆر بە ڕۆشنی دیاریەکەم. بە هیچ کاتێک و بە هیچ کلۆجێک لە هیچ کات و ساتێکە نابێ هاوتای ڕاستیستەکان بین لە باسکردنەوەی کە هەر هەڵوێستێک و هەر کارێکەکەن. سووتاندنی قورئان لە سوید لەلایەن کەسێکی ڕاستیستەوە مودان و مەحکومە. مودان و مەحکومە بەوەی کە من تەیدی ناکەم، لایەنگری ناکەم. دیارەمە بەستمەوە نیە بڕۆن بیگرن یاخود زیندانیکەنەوەوانە، بەڵام کارێکی دزێوەوە من لە بەرامبەریا ئەوەستمەوە ئەم تەوهینە بە ئینسانەکان لەسەر ئەساسی ئەوەی کە مسلمانن خەتی سوورە لەلای من و هیچ کەسێکی ئازادی خواست نابێ ئەمە قوبوڵ بکە. شەڕ لەگەڵ بیر و بۆچوون و لەگەڵ ئەفکارە، لەگەڵ فەلسەفەیە، لەگەڵ دینە، لەگەڵ مێژووە، لەگەڵ توراسایە، وەم لەگەڵ بەشەرەکانە نییە کە باوەڕیان بەم شتانە هەیە. ئەو کەسانەی باوەڕیان بەم شتانەیە لە خراپترین حاڵەتە ئەتوانی وەکو نەخۆشێکی حسابی کە پێویستە چا ببنەوە. خۆ لە بۆ مکافحەی نەخۆشی خۆ ناچی نەخۆشەکان بکوژی، بۆ مکافحەی نەخۆشی خۆ ناچی تەوهین بە نەخۆشەکان بکەی، یارمەتی نەخۆشەکانە دێ ڕێگا بۆ نەخۆشەکان سازەکەیتەوەمانە. بە بڕای من ئاوایە بینم دین بە ڤایرۆسێکە بینم کە ئەم ئیسلامیزمە بە ڤایرۆسێکە بینم کە دنیای داگرتووە ئەوانە. ڕێگای دروست ئەوەیە کە کۆمەک بە توژبوانیان بکرێ بۆی چا ببنەوەوانە، نەک ئەوە نیترین بێ. ئەم باسی توژبوانێ نەکەم جگە لەوەی کە کەسێکە بە دین و بە بیر و بۆچوونی دینی خۆی بە مسلمان نەزانێت. تەنانەت توژبوان بە ئیسلامیزم و ئەوانە هەتا ئەو جێگایی کە ئیمکان بێت، تا ئەو جێگایی کە دەستی نەخس بێتە بین تو نێوێ پەلامارد باژیانە لێبسێنێتەوە، نابێ خەڵبێ ژیانی لێبسێنێتەوە، بێ خەڵبی لێی دوورخەیتەوە، لەم دۆخەی دوورخەیتەوە، لەم بیر و بۆچوورانەی دوورخەیتەوە. ئەمە کاری دروستە. وە لە بەرامبەر تەوهینکردنێکا کە ئەوانەی قورئانە سووتێن لە سویدا ئەیکەن و ئەوانە حتمەن و لابد ئێمە من بەش بە حاڵی خۆمەوانە دژی ئەم کارم دژ کە بەکارێکی نادزێ و کارێکی خراپی ئەزانم، بەکارێکی مەحکومی ئەزانم. بەڵام لە هەمان کاتە من ناڵێ بکە ئەمە ئازاد نەبێ ئەم شتە بکانی لە حالەکە ئێوە نییە بە پۆلیس بڵێن پۆلیس بڕۆ بیگرەمەیاڵە بیکە. بەرحاڵ ئەبێ ئەم کارە ئازاد بکرێ و بێ بەری پێ نەگیرێ. لەگەڵ ئەم تەیدەکەم نەخێر کردەوەیکی خراپە و تعبیرێکی زۆر زۆر پیس و ناشرینە لە ئازادی بیرۆڕا. بەڵێ تعبیرە لە ڕا تعبیرێکی ئازادانەیە لە بۆچوونی خۆی، دەربڕینێکی ئازادانەیە لە خۆی ئەیکان کەسە، بەڵام دەربڕ لە کەسێکی فاشست و ڕاستیست دەکاتەوەوانەوە. ئەم دەربڕا بەلای منەوە مەقبول بێت. ئەمە لێرەیان بۆستێ. بەڵام ئایا خودی کردەی قورئان سووتانن مەحکومە بۆ مەحکومە؟ من نایسووتێنم، من قورئان سووتانن یا هیچ شتێک سووتانن بە باش نازانم، بەڵام ینی نابێت تەوهین بە مقدساتی کێ وای وتۆ بۆ مقدساتی خەڵک نابێت ڕخنی لێ بگی لە گاڵتەی پێ بکرێ، بۆ نابێ بخرێتە ژێر پرسیارەوە، بۆ نابێ بکرێت بە قەشمەری. بۆچی کابرا باسی ئینەکە پێغەمبەرەکەم 1400 ساڵ لەمەوە پێش بە سواری کەرێک چوو بۆ ئاسمان، حەوت تەبەقەی ئاسمانی کردووە بوون بۆم نییە پێ بکەنم ئاخر. معقول نییە من پێغەمبەرێکەمە بچووە ناو سچی حوتێکەوەوانە چەند ساڵ لە ژیا هاتتر بۆم نوێ پێ بکەنم بەمە پێەکەنم بەمە ئاخر پێکەنی نەیەنێ گاڵتەی جێگەی گاڵتەیە جێگەی قەشمەریە بێ بیکی قەشمەری پێ بکەی حەقی خۆتە بیکەی و ئەبێ ئەم کارە بکرێ. باسکردن لەوەی ڕێز لە بیر و بۆچوونی نا کەس ڕێز لە بیر و بۆچوونی کەس نەکرێت. ئەستا بیر و بۆچوون هێوە نیە ڕێزی لێ بگری.
تۆ احترامی ڕێی من بگرە، من احترامی ڕێی تۆ بگرم، هەمومان احترامی ڕێی یەک ببین و دەمت دەمان داخین. خۆ جاری جاران نییە هەمومان لە دەیەکە یەکسەر بە یەک دین و یەک مەزهەبین و ئەوانە پێکەوە بڕۆین یەک مەلا قسەمان بۆ بکات و یەک مەلا درۆمان بۆ بکە، وان نییە. جاری جاران نیە جاری لەسەر سۆشیال میدیای ئەگەر خەڵک پیرۆزیەکانی تۆ نەخاتە ژێر، تۆش ناوێت پیرۆزی خەڵک بخەیتە ژێر، دێین هەر نابێ بازێک لە سوورەت و بازێک لە ئاەتەکانی قورئانە هەر بخوێنی، چونکە هەمووی ژنیەوە بە خەڵک هەیە. ئەگەر ئازادی بیر و بۆ چوون و ئەوانە ئەبێ بکرێ بە قوربانی تعبیر ڕێزگرتن لە مقەدەسات و ئەوانە، ئەو دەم کەسان نابێت دەم بکاتەوە، کەس ناتوانێت دەم بکاتەوە لە عەسرەیە. و ئەمە قسەیەکی پوچە، و کەسانێکیش کە پێیان وایە ئێمە بە خاتری ئەوەی کە ئەبێ دۆخی ئابووری بگۆڕین اینجا مەسایلی دینی چارەسەرکەین و ئەمانە بەم لەبەر ئەمە نابێ بەرەنگاری بیر و بۆچوونی دینی ببینەوە، بە بڕای من قسەی پوچ ئەکەن. ئێمە پێویستمان بەوەیە کە ئەم شێوازانە لە دەربڕین پەرە پێ بدەین، شێوازی هوەری، شێوازی ئەدەبی، هەر شێوازێکە ئیمکانی هەیە ئینسان دەربڕ لە خۆی بکە. و ئەم بیر و بۆچوونە دواکەوتوانەیە، ئەم خورافاتە، ئەم بانگەشەکردنە بۆ کۆیلایەتی ئینسان ڕەت کاتەوە، ئەم بێ ڕەتی کاتەوە. دین و دیانەت و ئیسلام و هەموو ئەو دیانەتانی کە هەیە بانگەشەیە بۆ کۆیلایەتی بوون، بانگەشەیە بۆ کۆیلەتی، ئەبێ بەرەنگاری ببینەوە ڕابوەستینەوە لە بەرامبەریە. و مەجای ئەوە نییە بڵێن تۆزێ لەگەڵ یا هەڵکەین و ئەمەی باشە ئەوی باشە ئەوانە، بەڵێ پێویستەکە بۆی کەوا خەڵک بە یەکجاری لەم خورافاتە ڕزگاری بێ، پێویستەکە دۆخی ئابووری کۆمەلگا هەمووی ئاڵوگۆڕی بەسەرا بێ. بەڵام تا ئەو کاتەی ئەمە ممکنە بێ و تۆ دەنانشی ڕێگە بگری ئەم ڤایرۆسە کوشندەیە بڵاو ببێتەوە مێشتی لاوان ژەهراوی بکاتەوە، ئەوانەوە سەرنجام کوڕێکی گەنجی ئاوا وەکو بکوژەکەی خواناز بێ لەسەر جادە بە خوێن ساردی تەماشەکەی دەربێنەوە هەرچی پیشیکە بەتاڵی کاتەوە لە جانوسەری خواناسە. ئەمە چ تاوانێکی گەورەیە، چۆنەکرد لە بەرامبەر ئەمەیە بێدەنگ بین و بڵین نا باجارێ لی گەڕین هین بێ بۆ مەگەر ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆ وامان کرد، ڤایرۆسی کۆرۆنا خۆ نەمانت بڕین هەلو مەرجەکانی دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا چارەسەرکرد تا ڤایرۆسی کۆرۆنا عیلاج بە ڤاکسینیان بۆ هێنا، دەمی خەڵکیان کرد، خەڵکیان ناردەوە بۆ ماڵوتیان مێرە دەرەوە، ئەنوا وەشکار ڕێگەیان گرتە بەر تا کۆم ڤایرۆسە بەری پێبژیرەوە. ئەمەش هەر لەم بابەتانەیە، باسەکە نابێت بکرێ بە قوربانیەوە. لە هەمان کاتە ئەبێ بەرەنگار بوونەوەی ئەم بیر و بۆچوونانە بەردەوام بێ. وە من تاکو ئێستا بە خاتری ئەوە کە مەسائلێکی تر مەطرح بوو ئەمانە کەمتر خۆم لە مەسائلانەوە لە باسانی دین و ئیسلام و ئەم ئایدۆلۆژیادا لە مۆدووە بەشێک لە بەرنامەکانم بۆ ئەوە تەرخانەکەم و هەر لە ئێستاوە بیڵم لەگەڵ هاوڕەیەکە لە هەفتەی داهاتووە سەبارەت بە کتێبی فەرەجفودە، ئەو کتێبەی کە فەرەجفودەی لەسەر تیرۆر کرا کە لەلایەن ئیسلامەکانی میسرەوە درایە بەردەزڕێژی گولەوە تیرۆر کرا. ئەو کتێبە کە بە ناوی ئەلحەقیقە الغائبە لەگەڵ یەکێک لە هاوڕێیانە عەرزی ئەکەین، خوێندنەوەی بۆ ئەەکەین وە لەسەر باس و ناوەرۆکەکەی قسە و باسەکەی و ئەم بەرنامانە بەم شێوازە ئیدامادەین. بەڵام سەرنجام بانگەواز بۆ کەسانێک کە خۆیان بە ئەلمانی سکولارەزانن، خۆیان بە نەیاری ئەم بۆچوون و ئایدۆلۆژیا کۆنەپەرستانەیە ئەزانن، پێویست بە ڕێکخراوبوونەکە، پێویست بە کۆبوونەوە لە دەوریەکەکە، پێویست بە کارکردنەکە پێکەوە، نەک بەتەنها بۆ بەرەنگار بوونەوەی ئەم بیر و بۆچوونە دواکەوت و کۆنەپەرستانەیە، بەڵکو بۆ کۆمەکردن بە یەکتر و بەرەنگاربوونەوەی ئەو تەن و چەڵەمانی کە بەری پێگرتوین و بینی پێگرتوین. کۆمەلگای ئێمە بەدەست کێشە و قەیرانی جۆر بە جۆرەوە ناڵێنێ. ئەم کێشە و قەیرانانە پێویستی بە وەڵامە و ئەم وەڵامانە پێویستەکە لەلایەن خەڵکانی پێشکەوتن خوازەوە بێوە جوڵانەوەیەک نەتوانێت تێڕوانینێک و ئایدۆلۆژیاک و فکرێک نەتوانێت وەڵام بەم مەزل و کێشانە باتەوە، ناتوانێت لە ڕووی فەرهەنگی و کۆمەلگا ڕزگارکە. ڕزگاربوونی فەرهەنگی کۆمەلگا بەستراوەتەوە هاوتا هاوپا لەگەڵ ڕزگاربوونی
ئابووری و ڕزگاربوونی سیاسی و ڕزگاربوونی تاکەکانی ئینسان ئەچێتە پێشەوە، ناتوانێت دوور بێ لەمانە وە ناتوانێت بەدابڕاوی ئەنجام بدرێت. بەرحاڵ من هاوڕیانێک لێرە کۆمنتیان نووسیوە چون کۆمنتانە بخوێنینەوە دووبارە شێکم ئەگەر هاوڕێک پێی خۆش بێ لەگەڵم بەشدار بێ گەر ئەم قسانێکە کردمان لێرە بۆ چوونێکی دیاریکراوی هەڵخڕان و یاخود دروست کردووە لەلایەن هاوڕیانیانەوە تابیری لێ بکەن خۆشحاڵە بم کە بێن بەشدار بنوە لەو بابەتەوە بە ڤیدۆ ڕێی خوان دەربڕن وەک مەسلەی سەرمایهداری سۆشیالیزم سکولاریزم زیاتر بنیادنانە نەک دژایەتی ئەم قسەیەم پێ دروستە من ئەم قسەیەم پێ دروستە هاوڕێ دلێر وا ئەڵێ هێور دلێر وا ئەڵێ دروستە من لەنچی ئەمە هەمیشە لە باسی شۆڕش و لە باسی گۆڕانکاریە لە تەقلیدێکەوە لە سنتێکەوە هێناومانە ئەم مەسایلەنە کە زۆرتر قسە لەسەر تێکدانەکە یعنی ئێمە شۆڕش بە تێکدانی ڕابردوو ئەزانین زۆرتر لەوەی کە بە بنیادنانی داهاتوو بێ باسەکە لەسەرەوەیە کە ئێمە پێمان وایە ئەوەی کە لە ڕابردووە تێکی بدە ئەوەی کە لە ئایندەیە دێت و ئەوانە خۆی تەحسیل حاصلە کە لە حاڵێتێک کە ئێمە ئەنواع وەشقال تەجروبەمان هەیە لە تاریخی نزیکە کە ئەمە ناڵێ مەسەلەن تۆ 100 ساڵ لەمەوبەر لە هەلومەرجێکا کە شۆڕشی ئۆکتۆبەر لە رووسیا ڕوویدا بوو کە چەپ لە ئاستی دنیاە باڵا دەست بوو کە بیر و بۆچوون یەکسانی خوازانە ئازادی خوازانە هەبوو کە دەوڵتێکی گەورە یەکێک لە دەوڵەتە گەورەکانی دنیا بوو بە دەوڵەتیش سۆشیالیستی و لە ڕووی ئابووری و پێشکەوتنی بەدەستهێنا و بتر بە درۆ بێ بە ڕازبێناوی سۆشیالیست بوو بەرحاڵم دەوڵەتە لەگەڵ دەوڵەتە سەرمایه‌دارەکانە ئەدبینی بە قەفەزاتی زۆر زۆر سەریع و خێرا اقتصادەکەی پێشەکەوێ کۆمەلگاکەی پێشەکەوێ خەڵکتایە لە ئیمکاناتی ژیانی باشتر بەهرەمەند دەبێ و ئەمانە حقایقێکن کە لە رووسیا هەبوون لە هەلومەرجێکی لەو بابەتەیە لەم تەوژمەیە تۆ لە هەر جێگەیەکە دەسەڵاتێکت تێکەدا و ئەوانە سەرنجام بە جۆر لە جۆرەکان لەمپەرێکت لە بینی لەبەردەم جوڵانەوەیشی پێشکەوتن خوازانە ئەم کۆمەلگایە ئەکردەوە بەڵام بەڕاستی لە دوای ساڵەکانی نەوەتەوە ئەم حقیقەتەوانە لە هەر شوێنێکی دنیاە دەوڵەتەکانیان تێکداوە گەلێک جار تێکدانی دەوڵەتەکان بۆتە هۆی بەرەو پاشگەڕانەوە مەسەلەنەوەی کە ناوێنرا بەهاری عەربی سەیری مەسیری میسر و سووریا و لیبیا و تونس و یەمەن و تەواوی ئەو وڵاتانە بکە لە کوێی ئەم وڵاتانەیە ڕووخاندنی و دەسەڵاتانەی ڕابردوو بوو بەهۆی پێشکەوتنێک و هاتە پێشەوەی شتێکی نوێ سەرنجام ئەو معادلی ڕابردوو کە هەر تێکی بدە بۆ خۆی چاکە بێ ئەوانە ڕاست دەرنەهاتووە و کێشەی ئەساسی لە بەردەم پرۆسی شۆڕژگێڕی پرۆسی ئاڵ و گۆڕبەخشین بە کۆمەلگایە کێشەی ئەساسی بەتەنها ئەو دەسەڵات و دامەزراوە سیاسیە نییە کە چەکی بەدەستەوەی پۆلیسی هەیە و زیندانی هەیە کێشەیەکی گەورە لە کۆمەلگایە خودی ئەو نەریتە ئەو شێوازە لە بیرکردنەوە ئەو ئایدۆلۆژیا ئەو فکرە ئەو دام و دەستگا ئابووری و اقتصادیەکە لە پاڵ دام و دەستگا سیاسەکەی هەموو ئەم دۆخی دروست کردووە و بە تەنها بە تێکدانی دەوڵەت و دەسەڵات و ئەمانە تۆ ناتوانانی زەمانەتی ئەوە بکەیت کە جوڵانەوەیە کە ئەوێ ئاڵوگۆڕ دروستکە لە کۆمەلگای بەرەو پێشەچێت پێویستمان بە بنیادنانە ئەمە تەواو دروستە پێویستمان بە بنیادنانە ینی ئەگەر باسەکە لەسەرەوەیە کە کۆمەلگاوە ئەو شوێنانەی کەوتم لە کۆمەلگایە پراوێز خراون و دەسەڵات دەستی لێشتون و بەجێشتون بۆ چیەتی ینی خەڵکی پێویستەوە ئەوانە بێن خزمەتکاری بۆ بکەن و ئەوانە بەڵام کە ئەڕواتەوە ئێستا بخوێنن نەخوێنە قیمەتی چییە ئەقلەتێکی دیاریکراو هەیە لە چینی باڵادەستەوەوانە لە باشترین مەکتەبەکانە ئەخوێنێ و لە چاکترین زانکۆکانە ئەچێت پەروەردا بێ ئەوانە هەر ئەوەی پێویستە بۆ بەڕێکردنی کارەکانی خۆی تر خۆ ئەم مەسەلەن بۆ نمونە لە کوردستانم دەسەڵات و دەوڵەتی ئێمە ئەمانە بۆ پێویستی بە عالمە پێویستی بە زانایە پێویستی بە چییە نەوت فرۆشن نەوتە دەرێن لە عەرزەکە و لە عەرزەوە چنێکن ناوتەنکەرەوە ئەیفرۆشن کۆمەڵە تاڵانکارن هاتوون کۆمەلگان بەڕێوە بردوو پێشکەوتنی چی و اقتصادی چی و تەکنۆلۆژیای چی و ئەمانە چی ئەهەمێتێکی هەیە بۆ ئەمانە لەبەر ئەوە خۆ بیریان لە لای ئەمانە لەبەرەوە کۆمەلگا ڕەها کراوە کۆمەلگا کراوە بە یەک عەشوائیەی گەورە کراوە بە یەک چوزانم کۆڵیت نشینی گەورە
نە ئاوت ئاوە، نە کارەبات کارەبایە، نە خزمەت گوزاری تەندروستیت هەیە، نە مەکتەبت مەکتەبە، نە دایرەت دایرەیە، نە شەقامەکانت ئەو شەقامانان کە کەسی ئاسایی بتوانێت پیا بڕات و کەسی ئاسایی ناتوانێت پیا بڕات ببێ هەڵکەوێت و مەترسیەوە نەوێت بکێ بە دەما چ جای خەڵکێکە پێویستی مشکلاتێکی هەیەوانە ئەمە ئەم دۆخەیە ئێمە لەم کۆمەلگایەتی هەژین هیچ شتێکی لە بەرچاو نەگیراوە ئەوەی کە هەیە دەسەڵات کۆمەڵێک دوورگەی دیاریکراوی لە ناو کۆمەلگایە جیا کردوتەوە بۆ چینی باڵا چینی سەرەوە و بەشی سەرەوەی چینی ناوەند ئەمانە لەو جێگانەیە ئەژینەوەوانە ژیانە مسۆگەرە باقی کۆمەلگات چی بەسەردێ با بەسەری بێ ئازاد کراوە و دراوەتە دەست قەدەر چی لێ دێ بالێ بێ وە لەم دۆخەیە ئەوەی کە هاتووە ئەم شوێنەی پڕکردوەوە گرتوێتەوە ئەم دام و دەستگا ئاینی و ئیسلامیانەیە یعنی قسە لێرە لەسەر کۆمەلگایەکی پراوێزە ئێمە لە یەک کۆمەلگایە ناژین لە کوردستان لە هیچ شوێنێکی دنیای مەسەر لە یەک کۆمەلگایە ناژین ئێمە لە کۆمەلگای جیاوازە ئەژین و لە کوردستانە کۆمەلگایەکە لە مدینە شۆڕژ هەیە لە چەند چەماڵ و ئەوانە ئەو کۆمەلگایەکە لە ئیمپایرە لە هەولێر مستەحیلە ئەم دوانە خواشیان یەک نییە خواشیان یەک نییە ئەم دوو ناوچەیە ئەنی بڕۆ لە ئەو دین و بیر و بۆچوونەی کە لە مەدینە شۆڕش باڵا دەستا ئەو باسی کە باسی دینەکەی بڕۆ لە منطقەی ئیمپارویکە لە هەولێر بزانە کەس هەر پێش دەڵێ خوانش لەوانەی خوان بە مسلمان بزانە چن بۆ حەج بەڵام ئەو دینەیە فەرقی هەیە لەگەڵ ئەو دینەیە خواشیان یەک نییە هیچ شتێکیان یەک نەماوە لەم دۆخەیە ئەم هەلوو مەرجەکە پێک هاتووە ئەم کۆمەلگا پراوێزە کە دام و دەستگا ڕسمیەکانی دەوڵەت و خزمەت گوزاریەکان و ئەوانەی بۆ ناچێت و هیچ ناکرێتوانە ڕها دراوەتە دەستی ئەو کەسێک کە ئەتوانێت وەکو عەسابە بەڕێوەی بەرێ لە ئەمریکای لاتینی عەسابەکانی مخەدەرات و ئەوانەیە لە کوردستانە ئیسلامەکانن سەلەفیەکانن زۆر ئاسان جا ئەگەر ئیمکانی ئەگەر ڕێگایەک بدۆزینەوە بووی کا بەرەنگاری ئەمانە ببینەوە ڕێگاکە جگەلەوەی کە خودی بەرەنگاری خودی ئەم عەساباتی مافیایی و ئەم عەساباتی بڵێن مخەدەراتەن جۆرێکی تر لە عەسابی مخەدەرات کام ئیسلامیانەن جگەلەوە بەرەنگاربوونەوەی دۆخێکە کە خەڵک تایەتی ئەگەر ئەم عەساباتە ئیسلامیانە لەم شوێنانەیە بەهۆی ئەم دۆخەوە شوێنێکیان بۆ خۆیان خۆش کردووە ئەگەر ئەوان نەتوانن ئەی بۆ کەسانێکی ئازادی خواز ناتوانن ئەی بۆ کەسانی ئازادی خواز ناتوان لە دەوری فکرێکی ڕۆشن و ئەوانە کۆ ببنەوە و هەوڵ بدەن علاج بۆ مشکلەکانی خۆیان دۆزنەوە کەواتە من ئەم قسەی هێوردلێرم زۆر بە قسەیەکی دروست حسابەکەمەوە پێم وایە ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی ئیسلامیزم لە کوردستانە زۆرتر لە تێکدان و پەلامەردانی ئەوەی کە هەیە ئەوانە زۆرترە بێ بیر لە دروستکردنی ئەوەی کە پێویستە دروستکرێ بکەینەوە و سەرباری ئەوەی کە ڕەخنەکانمان لە ئیسلامیزم ناشارینەوە ڕەخنەکانمان دەسەڵات ناشارینەوە ڕەخنەکانمان لە سەرمایەداری و لە کۆمەلگای چینایەتی ناشارینەوە بەڵام کارکردن و هەوڵدان بۆ ئایندەیەکی باشتر تەنها ڕەخنەگرتن و قسەکردن لەسەر خراپی و نالەباری ئەوەی کە هەیە نییە هەوڵدانە و کارکردنە بۆ دروستکردنی ئەوەی کە پێویستە هەبێت لەناو کۆمەلگایە دەستخۆش هێوردلێر هاورێ بڕوا ئەڵێ وەک تێبینێک دەپرسمایە ئیسلامیەک هەیە ئیسلامێک هەیە بە بێ سیاست و خەونی دەسەڵات من باوەڕم وان نییە چونکە لە بنەڕەدا خۆی هێزێکە بانگەشە و تاکە ڕاستی دەکات بانگەشەی تاکە ڕاستی دەکات بەڵێ هێزێکی لەو چەشنش بەکردەوە سیاسیە چونکە خواستی سنترالایزکردن و چەقبەستکردنی قواری خۆیەتی وەک چەترێکی گلۆبال بە تایبەتی کاتێک بانگەشەی دواپەیامی خوددا بۆ مرۆڤەکە زین چۆنە خوب ئیسلام و دین هیچ دینێک لە دەسەڵات بە دوور نەبووە دینی ئەم دینە دامەزراوای نە بە تایبەتی نەگە ئەو دینەی کە مەسەلاً دەورانێک دین و سحر لەگەڵ یەکترا تێکەڵ بوون و ئەوانە ئینسان مەسەلاً ئەنواع و ئەشکاڵ شتی بوونەوەری سروشتی ئەوانەی تەقدیس کرد و کردێتی بە نمونەیەک بۆ خۆی و بە سیمبولێک بۆ خۆی ئەوانە دەودی کۆبووتەوە ئاهەنگی جێڕاوانە و باسی شترە بەڵام وەختێک باسی دامەزراوە ئەەکەی دامەزراوی دین لە دامەزراوی سیاست جودا نابێتەوە هەمیشە و دایم پاڵپشتی یەکتر بوون لە هاوکاری یەکتر بوون و ئەوانە بە تایبەتی
دامەزراوی سونی مەزهب و ئەوانە هەر نازانم بڵێم چی ینی پێم خۆش نییە وشەی نالەبار بەکاربێنم بەڵام دەستکێشی دەستی دەسەڵاتە ئەمە لەوانێت دەستکێش لە هەموو شتە هینتر بێت تۆزە پاک پێویستتر بێ بازیگەی بە بەرحاڵ چوزانم پەردەیەکە بۆ داپۆشینی عورەتەکانی دەسەڵات بۆ داپۆشینی ناشرینەکانی دەسەڵات بۆ داپۆشینی دزێوەکانی دەسەڵات بۆ پاساودانی دەسەڵاتێکی ناڕەوە دەسەڵاتی سونی ئاوایە تەنانەت هەتا وەکو دامەزراوە دینەکانی تری ژەونیە نەوەیەک ئیستقلالێتی هەبێت و جۆرێک بێوێت مەکانەتێک شتێکی هەبێ ئەوانە مەسەنەن مزگەوتی ئەزهر هەیە لە میسرکەین هەیە بەڵام لە عێراقەتەوە هەر نابینی هەمیشە دام و دەستگای دینی سونی هەر پاشکۆی دەسەڵات بۆ ئەوانە و پاداوی دەسەڵات بوو بەڵام سەرنجام ئەمە دروستە کە پەیوەندی دین لەگەڵ دەسەڵاتە پەیوەندیشی لە مێژنەوە ئۆرگانیکە باسەکە لەسەر یەک شتە ئیستلاحی ئیسلامی سیاسی کە بەکاربراوە بۆ کۆمەڵێک ئەحزابی دیاریکراو کە تەماحی دەسەڵاتگرتن ینی بوونە دەسەڵاتیان هەیە بۆ نمونە ئەوەی کە خومینی ئێستا دەوڵەتی پێکەناوە ئەمانەوە ئیسلامی سیاسی ئەوەی ئیخوان موسلیمین ئەیانەوێ مەسەلەن کە لە تورکیای ئەردۆغان دەسەڵاتی بەدەستهێناوە ئەمانە ئەم جووەرە لە مامەڵەکردن لەگەڵ دینا بەکارهێنانی بۆ گرتنی ئەو دام و دەستگای دەوڵەتە ئەمەیەکە پێوتری ئیسلامی سیاسی بە بڕای مە ئیستلاحە نادروستە بەژینە مەبەستم ئەوە نییە کە بڵێم ئەم ئیسلامە لە سیاست بە دوورە هیچ دیاردەیەکی دیاریکراو هیچ فکرێکی دیاریکراو ناتوانێت لە سیاست بە دوور بێت بەڵام تعبیری ئیسلامی سیاسی دروست نییە بۆ ئەم ڕەوتە لە ئیسلامیزم بەکاری بێنین کە هەیە بەرحاڵ هاوڕیانێکی تریش دەستخۆشانەیان نووسیوە زۆر سپاسیانەکەم هەر بژین نەجات ئەمین نووسیوەتی ئیسلامی 6 ساڵ لەمە بەرزانستیان نەبوو لەسەر ئیسلام پێیان وترا بوو نوێشکۆ ڕۆژوو بگرێت تا بچیتە بە هەژمامێکی گەنجم هەبوو ڕۆژێک بە نەنکنی ودایە ئەم ڕۆژۆم لە مەلای مزگەوتی گەورە بوو ئەبێت لەمە دوای نوێژ بە عەرەبی بکەن ئەگەر نا نوێشتان قبول نابێت نەنکی بەستە زمانم هاواری کرد جا ڕۆڵە خۆ من هیچ عەرەبی نازانم چی بکەم بەرحاڵ وەگەوەی نوێژی بە کوردی کرد دەبێت بەرحاڵ ئەمە ڕاستە بەڵام خودی ئەو نەزانیە ینی من نازان بۆچی زانستەکە لە ئیسلام ناسییا بەکاربراوە بەرحاڵ ئەوە پرسیارەکە بوو کە من ئەم کرد کاتێک کەوتم 6 ساڵ لەمەوبەر خەڵک نەخوێنەوارتر بوو بەڵام ئەم ئیسلامە کە هەیەیان بوو بەم ئەندازەیە لانی کەم لە ئاستێکی فراوان و ئەوانەیە ئەوا دڕندە نەبوو سۆزانەمی نووسیوەتی دەستخۆش هاوڕاتم سپاسێکم شوانازی دەستخۆش هاوڕێ شەماڵ بە تایبەتی کە بڕیاری داوا قسە باز کتێبەکەی فەرج فودە الحەق الغایب بکەیت کارێکی زۆر باش زۆر سپاس ئومێدەوارم بتوانن ئێوەش بەشدار بن لەگەڵمانە و بۆیە باسیشم کردوانە هاوڕیانێکە ئەگەر هین بەم نەتوانم لینکی کتێبەکە وەکو لە پەنا ڕیکلامەکەی دای بنێمەوانە هاوڕیانێک یاخود ممکنەوە باش نەبێ بیکەم ڕەنگە کۆپی ڕایت توشتی هەیە بەڵام هەر هاوڕێک ویستی ئاگادارم کاتەوە من پDFەکەی بۆ نێرم کە بیخوێنێتەوە و ئامادەی قسە و باسکردن و مناقەشەکردنیە بەرحاڵ چوونە سەر ئەم مەسائیلانە مامەڵەکردنە لەگەڵ مێژووی ئیسلامە من ئەمێ مامەڵەیەکی چینایەتی لەگەڵ مێژووی ئیسلامە بکەم نامێت تەنها مامەڵەیەکی چۆنە بڵێن ئازادی خوا یاخود لە ڕوانگەی مافەکانی تاکەوە لە ڕوانگەی مافەکانی بەشی زۆربەی کۆمەلگاوە لە ڕوانگەی ئەوەی کە چینایەتی و ئایدۆلۆژیای چینایەتی بۆ لە ئیسلامە لەو ڕوانگەیەوە مامەڵی تاریخ و مێژووی ئیسلام بکەنم ئیسلامە چۆن ئاواگەیشتۆ بە ئێمە بۆ ئاواگەیشتۆ بە ئێمە دابڕاو نییە لە ویست و ئارەزووی چینە دەسەڵاتدارەکان و نوێنەرەکان و سوڵتانەکانیان زۆر باشە هۆی سەرەکی هەڵکشانی ئیسلامیزم لە کوردستان دەسەڵاتی سیاسی و حاکمە لە کوردستان بۆیە خەتاکە دەسەڵاتەکەواتە چارەسەرەکەش هەر لە ڕێگەی دەسەڵاتەوە دەوێ مەیسەر بکرێت دەوێت ئازادی دابین بکرێت سوپاس خۆزگا هاوڕیان قسەتان هەیە بات نایەتە ناوە من زۆرم پێ خۆشە توان لیکەکەتان بۆ بنێرم لەگەڵ ما بەشدار بنەو قسانە زۆر جێگەی نیقاش و ئەوانەیە پێویستمان بۆیە مناقەشەی بکەین نەزانی باسەکە بە بڕوای من مەحدودکردنەوەی ئاوا بەم جۆرە لە بواری سیاسە تا دروست نییە ینی باسەکە وای لە هاتووە ئێستا زۆر شت کە لە کوردستانە باسێکی توانە وا ئەزانی کە حتا سەرمایه‌داریش خەتایەکێتی و پارتیە
ئەم سیستەمە ئابووری و اقتصادی کە لە دنیاە هەیە جێڕێگەی داوە بە کائینات و بوونەوەری وەکو ئەوەی کە ئێستا پارتی وێچێتی بەڕێوە بابن بە حاکم لە کوردستانە ئاخر ئەمانە هوونەریان معریفەتیان زانستیان سیاست زانیان ئەستا پارتی لابەر ئەمسان بڕۆ بۆ منتقی ناوچەی یەکێتی ئەوانی کە لەوێ دەسەڵات دەکەن لە چیا بەهرەمەندن بەهرەیان لە چیا هەیە چی باش ئەزانن هیچ بۆ دەسەڵاتدارن ئەمانە ئەگەر سیستمی سەرمایهداری نەبێ ئەمانە بۆ بێ لە دەسەڵاتا بن ئاخر ئینەکەی چییە هونەرەکەیان چییە مەسەرەن یعنی هەموو ئەوەی کە ئێستا حاکمە لە کوردستانە بە هۆیەک هۆکاری بایۆلۆجی حاکمە لە کوردستانە جەلا تاڵەبانی کەسێک بوو کارێک کرد کاری سیاسیە کردو ئەمانە کوڕەکانی چی لەبەر لە تۆوی ئەوەن بوون بە دەسەڵاتدار ئەجی ناوات چین ینی ڕابردویان مێژویان عیلمیان فەرهەنگیان معریفەتیان ماڵی بەرزانی مەسەلەن بە مەسەل بەرزانی وەرە خوارەوە تاکو خۆ ئەڵی تاقمی ئیسپانان دایتە خوارەوە خۆ شوێنێک نێنیان گرت بێەوەوانە باشە ئەمە هوەریان لە چیایە مەسەلەن لە غەیری ئەوەی کە مەسەلەن زەوق سزن لە غەیری ئەوەی کە لە ڕووی کۆمەڵایەتی شۆتا لە ڕووی شخصیشەوە زۆر بنیادەمی بوو دەڵەوانە چیترن ئەمانە بەس لەبەرەوەی لە تۆوی بەلا مستەفان بوون بە حاکموانە بوو ئەمانە حاکم لە کوردستان ئەگەر سیستەمێکی اقتصادی و ئابووری دروست لە دنیای حاکم وایە ئەگەر ئێمە لە ناوچەیەکا بژیانایە کە لانی کەمی نرخ و مافی بۆ ئینسانتیا وایە ئەمانە پارتی وێچێتی ناو بە دەسەڵاتداری ئەم وڵاتە لەبەر ئەوە دەسەڵاتدارێتی پارتی وێچێتیش بەرهەموو زادەی ئەو دۆخەیەکە لە کوردستانە هەیە نەک ئەوەی ئەوان بوو بنە هۆکاری دروستبوونی ئەم ئیسلامیزم و پارتی وێچێتی و هەموو ئەم جانەوەری کوردستانە حاکم و دەسەڵاتدارە و هەڕەشاکە و بکوژ و ببڕە هەمووی بەیەکسک لەدایک بوون ئەمانە هەمویان زادە و بەروبووم و بەرهەمی ئەم سیستەمە نایەکسان و نابەرابەرەی ئەمڕۆی دنیا و ئەو دۆخەنا لەباران کە سیستەمی نابەرابەری ئەمڕۆی دنیا لە خۆراهاتی ناوەڕاستە دروستی کردووە ئەمانە زادەی ئەوەن هاوڕێ بڕواڵە سپاس بۆ وەڵامەکەت سپاس بۆ خۆتان هاوڕێیان تقریبان سعاتێک و 3 دقیقە قساکەم ئەگەر هاوڕێیەکی تر ببوایە لەم باسەیە بەشداری بکردا حتمن ئامادە بۆ بەرنامەکە درێژتریش بکەمەوە بەڵام بەو پێیەکە کەس ئەمڕۆ ڕزوی بەشداریکردنی نەبووە لەوەنە پێکرێت داواتان لێ بکەم جاریشی تر کە ئەم بەرنامە لە لای خۆتانەوە شێرکەن و ئەگەر بۆشتان کرا و زۆر قورس نەبوو زۆر زەحمەت نەبوو لینکی یاخود کەناڵی هیوا لە سەر یوتیوب سەبسکرایب بکەن ئەگەر زۆری تێناچێ ئەو کارە بکەن کە دیارێکی تێناچێ بەرحاڵ تا بەرنامەیەکی تر و یەکتر دیتنەوەیکی تر و ئەم جارەیان قسەکردن و لێکدانەوەی کتێبی الحەقیقە الغائبەی فەرەج فودە تا ئەو کاتە هەمووی ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێرم هەر بژی